بسم الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله ئێمە وەکو دەستگای نووری حکمە لەسەر دوو بوار کار دەکەین، بواری پەروەردەیی و هەروە بواری ڕۆشنبیری. ئیتر یەکێک لە ئەو کارانەی کە لە بواری ڕۆشنبیری ئێمە ساڵانە ئەنجامی دەین بریتە لە کردنەوەی پێشانگا. کردنەوەی پێشانگاش بە سەراحەت مەبەستەکەی تێدا دیارە کەوە هاندانی خەڵکیە لە بۆ بابەتی خوێندنەوە. ئەوەی بەڕاستی بابەتی خوێندنەوە بابەتێکە لەسەر مستەوای هەر با بڵین کۆمەلگایەک و هەر تاکێک بە حەقەت لە قەدەر خوێندنەوە ئەو کەسە ڕۆشنبیرە، لە قەدەر خوێندنەوە ئەو کەسە خۆی دەناسی، خوا دەناسی سوبحانەهو وتەعالا، دەوروبەری خۆی دەناسی و بەرچاوی ڕۆشن دەبی. ئیتر بەو مەبەستەیە کەوا فعلەن هاندانی خەڵکان و بە تایبەتیش گەنجانمان بە خوێندنەوە ئینسان بەرچاو ڕۆشن دەبی، وەکوتمان خۆی دەناسی و خوای دەناسی و دەوروبەری هەموو لە بۆ ڕوون دەبیتەوە. خوێندنەوە کوزانان دەفەرمون بەڕاستی لە قەدەر خوێندنەوەی هەموو کەسێک لە قەدەر ئەو خوێندنەوەی طبعاً معریفەی زیاد دەکا و هەروەها سەقافەت و لایەن ڕۆشنبیری زیاد دەکا و هەروەها حتا خوێندنەوە تەئسیر و کاریگەری لەسەر لایەنی دەرونیش هەیە کە بەڕاستی ئێستا خەڵک بەگشتی لەو لایەنە بەعام خەڵک گرفتی هەیە. ئیتر لە هەموو لایەنەکان بەڕاستی خوێندنەوە گرنگە، پێویستە ئەو حەقەی پێ بدرێ کەوا فعلەن لایەنی عەقلی خۆمان هەتا وەکو زانایان دەڵێن لە بۆ پارێزگاریکردن کاتێکەوە ئینسان بە تەمەندا دەسی لە بۆ زەهایمەر و ئەو بابەتانش هەر خوێندنەوە بەڕاستی دەرمانە. مرۆڤ تەنها ئەو عەقڵ و ژیریەی کە هەیەی بە یەک شت زیاد دەکا ئەویش بە خوێندنەوە. مرۆڤ لە ژیانیدا هەر وەکو خۆی دەمێنێتەوە ئەگەر لە بازنەیەکی خۆیدا بسۆڕێتەوە یان تەنها پابەند بێ بە کۆمەڵێک کتێبی دیاریکراو لە یەک بواری دیاریکراودا. من وەکو تەجروبەی ژیانی خۆم و ئەزمموی خۆم پێم باشە خوێندەرەکان سەرەتا گرنگی بدەن بە قورئانی پڕبەرەکەت و بەخشش، چونکە ئینسان ئەوەی کە لە قورئانە و لە تەفسیرەکانی قورئانە دەستی دەکەوێت لە هیچ کتێبێکی تری جیهانە دەستی ناکەوێت و دوای قورئانی پڕبەرەکەت و بەخشش فەرموودە صحیحەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمجا دواتر مانع نییە بۆ ئینسانی موسڵمان کە خۆی ڕۆشنبیر بکە و لە هەموو بوارەکاندا مرۆڤ هەر وەختێک وازی لە خوێندنەوە هێنا بە دڵنیاییەوە بزانێت کۆتایی بە ژیانی عەقلی و فکری هاتووە و میلەتانی پێشکەوتووی جیهانیش هیچیان لە ئێمە زیاتر نەبوو، تەنها ئەوان پەیەکاتەکانی خۆیان کاتە زێڕینەکان کە خوا بە هەمومان بە یەکسانی بەخشیوێتی لە شتی لەغ و بێمانەدا سەرفیان نەکرد، بەڵکو کەسێک دادنیشێت لە جێگایەکە ئەگە کاتێکی دەستبەتاڵی هەبێت نامیلکەیەکی بچوک لە جوفانی دەردێنێ و کاتەکانی خۆی دەقۆزێتەوە و سودمەند دەبێت لێی. کەسانی کە تاوان دەکەن کێشە دەنێنەوە هەموو لە بەهۆی ئاستێچکەمی ڕۆشنبیریەتیان ئەگەر بێت و زیاتر کتێب بخوێنەوە و زیاتر لە دنیا تێبگەن و زیاتر ڕۆحمیان بەرز دەبێت و بەتایبەتی کتێبە ئیسلامیەکان کە خودایی کە زۆربیان لە سەرچاوەکەیان قورئانە، قورئانیش بەرنامەی ژیانە، خوای گەورە کە فێرمان دەکات لە ئاەتەکان فێرمان دەکاتن کە چۆن بژین و چۆن لەگەڵ یەکتری هەڵسوکەوت بکەین.